ئێستا گەورەترین گرفتی بەردەم چارەسەربوونی قەیرانی دروستکراوی موچە لە هەرێمی کوردستان ڕادەستنەکردنی نەوتە بە کۆمپانیای بە بازاڕکردنی نەوتی عێراق سۆمۆ. زیاتر لە 10 ساڵە خەڵکی هەرێمی کوردستان گیرۆدەی قەیرانی دروستکراوی موچەن. بە بەردەوامیش دەسەڵاتدارانی هەرێم بانگەشەی ئەوە دەکەن ڕادەستکردنی نەوت بە عێراق بە مانای زیان و شکست بۆ هەرێمی کوردستان تەواو دەبێت. پەیام لەم شیکاریەدا ڕوونی دەکاتەوە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە بەگشتی لە قازانجی هەرێمی کوردستانە، بەڵام ئەوەی زیانی لێ دەکات تەنیا بنەماڵە دەسەڵاتدارەکانن کە سامانی وڵاتیان خستووەتە خزمەتی خۆیانەوە. هەموو وڵاتانی جیهان لە چوارچێوەی عێراقدا هەرێمی کوردستان دەبینن، بۆیە ئەو بانگەشانی باس لەوە دەکەن هەرێمی کوردستان دەتوانێت بەبێ عێراق نەوت بفرۆشێت و ئابووری سربەخۆی هەبێت، هیچ نین جگە لە چاواشەکردنی خەڵکی هەرێمی کوردستان. ئەو نەوتەی بە درێژایی نزیکەی 10 ساڵ لە هەرێمی کوردستان فرۆشراوە هیچ پاڵپشتێکی یاسایی نەبووە و لە بازاڕەکانی جیهان وەکو نەوتی قاچاخ و دزرا و مامەڵەی لەگەڵ کراوە. لەلایەکی دیکەوە هەرێمی کوردستان خۆی نەوت دەفرۆشێت و هەر خۆیشی دەڵێت هیچ داهاتێکمان دەست ناکەوێت و هەمووی کۆمپانیاکان دەیبەن. پرسیارەکەش ئەوەیە لەکوێی دنیادا بووە سامانی خۆت هەڕاج بکەیت و هەمووی بۆ کۆمپانیا بیانیەکان بڕوات. بۆچی ئەم نەوتەی هەرێمی کوردستان بەغداد و سۆمۆ نەیفرۆشن کە نرخەکەی بۆ هەر بەرمیلێک $20 گرانترە؟ هاوکات ئەگەر سۆمۆ نەوتی هەرێم بفرۆشێت پاڵپشتی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زیاتر دەکات. بەو پێی سۆمۆ متمانەی نێودەوڵەتی هەیە و مامەڵەی نێودەوڵەتی لەگەڵ سۆمۆ زۆر جیاوازە لە مامەڵەکردن لەگەڵ تاڵانچی و دەڵاڵەکانی نەوتی هەرێم. کاتێک نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لەسەر و $100 بوو، لە هەرێمی کوردستان کێشەی موچە و قەیرانی دارایی هەر چارەسەر نەبوو. ئەمەش بەهۆی کورتبینی و نەزانی لە بەڕێوەبردننی سامانی نەوت و سروشتی گرێبەست لەگەڵ کۆمپانیا بیانیەکان کە زیاتر وەک تاڵانکردنی سامانی هەرێمی کوردستان دەردەکەوێت نەک فرۆشتنی. ئێستاش کە نرخی نەوت بەردەوام ڕوو لە دابەزینە نەوتی هەرێمی کوردستان ئەگەر لە دەستی ئەم دەڵاڵانەدا بمێنێت، دۆخی خەڵک زۆر خراپتر دەبێت و مەترسی هەیەنەوەکانی داهاتوش بە قەرزاری لەدایک ببن. بە بڕوای چاودێران ڕێکەوتن لەگەڵ بەغداد بۆ بەڕێوەبردننی پرۆسە نەوتیەکان وا دەکات نەوت و سامانی خەڵک نەبێتە بارمتە بەدەست دەڵاڵ و کۆمپانیاکانەوە کە بەرپرسانی هەرێم خۆیشیان نازانن کێ هێناونی و چۆن و بۆچی گرێبەستیان لەگەڵ کراوە. ئەمە جگە لەوەی بەڕادەستکردنی نەوت بە سۆمۆ هەرێمی کوردستان موچەی موچەخۆران و بودجەی بەکاربردن مسۆگەر دەکات و زۆرینەی گرفتە ئیداری و تەکنیکیەکانی چارەسەر دەبن. ئێستا دوای ئەم شرۆڤێ بۆ بابەتی فرۆشتنی نەوتی هەرێم لەلایەن کۆمپانیای سۆمۆوە با دەسەڵاتدارانی هەرێم بۆ خەڵکی ڕوون بکەنەوە ئایا فرۆشتنی نەوتی کوردستان لەلایەن وڵاتی خۆتەوە و دابینکردنی موچە و باشکردنی گوزەرانی خەڵک نەنگی و شوورەیە یان تاڵانکردن و هەڕاجکردنی سامانی گشتی بۆ بەرژەوەندی بنەماڵە حکومڕانەکان و کۆمپانیا بیانیەکان.